سڵاتان لێبێ ئازیزانی بینەر و بیسەر. سەرەتا دەمەوێت بە شێوەیەکی بخوت باز لە کارێکی زۆر گرنگ و زۆر ئاسان بکەم کە سوودی ئەبێت بۆ هەموو بەشداربوویەک کە لەم کۆمپانیایە بەشداری دەکات. کۆمپانیای ئینتەرکۆنێکتیکا ئەم کۆمپانیایە لە بنچینەدا ئەوروپیە، جێگای دیاریکراوی لە وڵاتی یۆنانە، تایبەتمەندە لە بواری ڕاهێنان و کردنەوەی خولی تایبەت بۆ کۆمپانیاکان و کەسایەتیەکان و هەروەها دامەزراوە مەزنەکان لە سەرتاسەری جیهان. هەندێک پرۆژەی تریش لە زۆر بواردا، وەکو بواری درا و کڕین و فرۆشتن و عەقارات و هەروەها بەکرێدانی شوێنە گەشت و گوزاریەکان و ئەم کارە ئەنجام دەدات لە گشت ئەوروپا، هەم بۆ دام و دەستگا دامەزراوەکان و هەم حکوومەتیش. پرۆژەیەکی زۆر ناوازەیە 20X Pro، کۆمپانیایەکە سەر بە وڵاتی ئەوروپایە، شوێنی جێگیری لە وڵاتی یۆنانە لە شاری نیقۆسیایە. لە کۆتایی 2018 بۆ سەرەتای 2019 بە شێوەیەکی بەربڵاو خۆی ناساند بە جیهان. ئێستا لە زۆربەی وڵاتانی جیهان لایەنگر و ناسێنەری هەیە. هەندێکیان سەرەڕای ئەوەی کۆمپانیایەکان نوێیە بە بەراورد لەگەڵ کۆمپانیەکانی تر کە لەم بوارەدا کار دەکەن تەمەنیان لە 70 بۆ 100 ساڵ زیاترە، بەڵام بە خێرایی بڵاو دەبێتەوە و هەواداری زۆرە چاوەڕێی ئەوەی لێ دەکرێت بۆ ساڵێکی تر ژمارەی بەشداربووان بگاتە 5 ملیۆن کەس. ئێستا 2 ملیۆنی تێپەڕاندووە. لەبەرەوەی کارکردن تێیدا ئاسان و مسۆگەرە و دەگەی بە قازانج بە ڕێگایەکی ئاسان. کەسە سەرکەوتۆکانی ئەم بوارە کە لە ڕیزی پێشەوەن لە کیشوەری ئەفریقیا، کەسی یەکەم ئافرەتێکە و کەسی دووەمیش پیاوێکە خەڵکی وڵاتی مسرە. خاوەنی ئەم کۆمپانیایە ناوی بەڕێز ئەلێکس تۆمایە، گەنجێکی کراوە و ئێسکسووکە، بە ئاسانی هەموو کەسێک دەتوانێت پێی بگات و قسەی لەگەڵ بکات یاخود سەردانی بکات لە شوێنی کارەکەی. ئێستا ئەم کۆمپانیایە وەک بوون لە چل وڵات بەرەو سەروتر هەوادار و بەشداربووی هەیە. پلانەکانی کۆمپانیای 20X Pro چییە؟ پلانەکانی دەکرێنە دوو بەش. بەشی یەکەم ئەوەیە کە ئەم کۆمپانیایە 8 پلیکان و قاندرمەی داناوە بۆ بەدەستهێنانی 1 ملیۆن دۆلار و 1 کیلۆ زێڕی عەیار 21 و ڕێگا پێدراوە لەلایەن کۆمپانیا. ئەمما لە وڵاتی خۆت بەهۆی کۆمپانیای جیهانی داماز بۆ دەکڕن یان بۆ دەنێرن بەهۆی ئەم کۆمپانیایی ناومان هێنا لە پێشتر. ئەم بڕگانەی پلانی سەرکەوتن لە 20 دەست پێ دەکات، دووچەندانە دەبێتەوە و سەردەکەوێت بۆ 40 و 80 و 160 و تا پلەی کۆتایی کە 2506 یۆرۆیە. تۆ یەکەم کەسی کە بەشداری دەکەی لە کۆمپانیای 20X Pro سەرەتا هەژمارەی دەکەیتەوە لە ڕێگای ئەو کەسەی کە تۆی بانگەشت کردووە بۆ ئەم کۆمپانیایە. ئەم کردنەوەی هەژمارە بەخۆڕاییە، هیچ بڕەپارەیەک نادەیت. دوای ئەوەی دەست بە ڕاهێنان دەکەیت و لەلایەن ئەو کەسەی کە تۆی بانگەشت کردووە تاوەکو تەواو فێر دەبێت. ئینجا بەشداری دەکەی لە کۆرسی یەکەم کە بە بڕی 20 یۆرۆ دەکاتە 35 هەتا 40 هەزار دیناری عێراقی. بە بەشداریکردنت لە کۆرسی یەکەم تۆ دەتوانیت 4 کەس لە ئازیزانت بانگەشت بکەیت بۆ ئەم کۆمپانیایە، ئەوانیش وەکو تۆ ڕاهێنان دەکەن و فێر دەبن و هەژمارێک لە ڕێگەی تۆ دەکەنەوە بۆ ئەوەی بە هەمان شێوەی تۆ قازانج بکەن. بەهێنانی ئەم 4 کەسە و کڕینی کۆرسی یەکەم کە هەمویان لە تۆ دەکڕن، ڕاستەوخۆ تۆ 80 یۆرۆ قازانج دەکەیت. تێبینی ئەو تێبینێ زۆر گرنگە. ئەگەر تۆ 4 کەست هێنا بۆ ئەوەی بەشداری بکەن و کۆرسی یەکەمیان کڕی چوونە کۆرسی دووەم، داهات و قازانجی کۆرسی دووەم بۆ کەسی سەر و خۆت دەچێت. بۆیە دەبێت تۆش پێش 4 کەسەکەی کە تۆ ئەوانت بانگەشت کردووە کۆرسی دووەم بکڕی. ئەمە وازحە. دوای ئەوەی کۆرسی یەکەمت تەواو کرد دەچیتە کۆرسی دووەم بە 40 یۆرۆ. کۆرسی دووەم دەکڕی، بەڵام وەکو لە سەرەتا باسمان کرد تۆ لە قازانجی کۆرسی یەکەم کۆرسی دووەم دەکڕی. یعنی تۆ نایەی دووبارە پارە لە جیرفانی خۆت دەربینی بچی کۆرسی دووەم بکڕی. تۆ 80 یۆرۆت قازانج کردووە، لەو 80 یۆرۆ 40 یۆرۆ دەی بۆ کۆرسی دووەم. لەم کۆرسەدا ئەو 4 کەسێک کە تۆ بانگەشت کردوون ئەوانیش هەڵدەستن بەهێنانی 4 کەس، واتە دەبنە 16 کەس. لەم کۆرسەدا تۆ لە 4 کەسی یەکەم کە ڕاستەوخۆ تۆ ئەوانت هێناوە هەر یەکێ 20 یۆرۆ قازانج دەکەیت.
ئەوە دەکاتە 80 یۆرۆ. و لە 16 کەسەکەی کە ئەم 4 کەسەی تۆ ئەوانیان هێناوە یەکێ 10 یۆرۆ قازانج دەکەیت کە دەکاتە 106 یۆرۆ، کۆی گشتی لەگەڵ 80 یۆرۆکە دەکاتە 240 یۆرۆت قازانج کردووە. ئەوە بەهێنانی 4 کەس، ئەو 4 کەسەش کە 16 کەسی بینن. طبعاً ئەوانیش هەموو دەبی بەشداری بکەن و هەموو کۆرسی بکەن. ئەم 16 کەسەش کە 4 کەسی تۆ ئەوانیانی هێناوە بێگومان هەڵدەستن بە هێنانی 4 کەس وەکو تۆ، کەواتە ژمارەیان دەبێتە 64 کەس. قازانجی تۆ لەم 64 کەسە هەریەکێ 5 یۆرۆ قازانج دەکەیت کە دەکاتە 320 یۆرۆ، واتە تۆ لە ئێستادا بڕی 506 یۆرۆت قازانج کردووە. ئەگەر 64 کەس لە ڕیزی تو هەموو کۆرسەکان بکڕن. بێگومان ئەم 64 کەسەش وەکو ئەوانی تر هەڵدەستن بە هێنانی 4 کەس، ئەوانیش دەبنە 256 کەس. تۆ لە هەر یەکێکیان بڕی 5 یۆرۆ قازانج دەکەیت، واتە دەگاتە 1280 یۆرۆ لەگەڵ ئەو 506 یۆرۆیەی 64 کەسەکە و 16 کەسەکە دەگاتە 1840 یۆرۆ. ئەوەشمان بیر نەچێت کە تۆ لە کۆرسی یەکەم 80 یۆرۆت قازانج کردووە، کەواتە بوو بە 1920 یۆرۆ کە دەگاتە نزیک 21 وەرەقە. ئەمەش پارەیەکی زۆر باشە بۆ کۆرسی دووەم کە تۆ تەواوی بکەیت. دەچینە کۆرسی سێوەم و بەشداری دەکەیت و بڕی 80 یۆرۆ دەدەیت. هەروەکو پێشتر باسمان کرد کە تۆ تەنیا 20 یۆرۆی یەکەم دەدەیت، ئەوانی تر لەسەر قازانج دەڕۆی. لەم کۆرسەدا لە 4 کەسی یەکەم کە تۆ ڕاستەوخۆ ئەوانت هێناوە هەر یەکێ 40 یۆرۆ قازانج دەکەیت، و لە 16 کەسەکەی کە ئەم 4 کەسە ئەوانیان هێناوە یەکێ 20 یۆرۆ قازانج دەکەیت، و لە 64 کەسەکەی هەر یەکێ 10 یۆرۆ قازانج دەکەیت، و لە 256 کەسەکەش هەر یەکێ 5 یۆرۆ قازانج دەکەیت، و لە 1024 کەسەکەش هەر یەکێ 5 یۆرۆ قازانج دەکەیت. هەروەکو گوتمان ئەو 256 کەسەش ئەوانی تریش هەڵدەستن بە هێنانی 4 کەس، کۆی گشتی ئەوانیش دەبنە 1024 کەس. ئێستا کۆی گشتی داهات و قازانجی تۆ لە کۆرسی سێهەم دەگاتە 7520 یۆرۆ، و لەگەڵ کۆرسی دووەم و یەکەم دەگاتە 9440 یۆرۆ کە دەفتەرێک دۆلار زیاتر دەکات. ئەمەش پارەیەکی زۆر زۆر باشە بۆ کۆرسی سێیەم. لە دوای ئەوە دەچینە کۆرسی چوارەم. لەم کۆرسەدا تۆ بەشداری دەکەیت و بڕی 106 یۆرۆ دەدەیت بۆ کڕینی کۆرسی چوارەم، و لە هەمان شێوەی کۆرسەکانی تر تۆ دووبارە قازانج دەکەیت. لەم کۆرسەدا لە 4 کەسی یەکەم کە ڕاستەوخۆ تۆ ئەوانت هێناوە هەر یەکێ 80 یۆرۆ قازانج دەکەیت، و لە 16 کەسەکەی هەر یەکێ 40 یۆرۆ قازانج دەکەیت، و لە 64 کەسەکەی هەر یەکێ 20 یۆرۆ قازانج دەکەیت، و لە 256 کەسەکەش هەر یەکێ 10 یۆرۆ قازانج دەکەیت، و لە 1024 کەسەکەش هەر یەکێ 5 یۆرۆ قازانج دەکەیت، و لە 4096 کەسەکەش هەر یەکێ 5 یۆرۆ قازانج دەکەیت. هەروەکو گوتمان ئەو 1024 کەسەش وەکو ئەوانی تر هەڵدەستن بە هێنانی 4 کەس، کۆی گشتی ئەوانیش دەبنە 4096 کەس. ئێستا کۆی گشتی داهاتی قازانجی تۆ لە کۆرسی چوارەم دەگاتە 30400 یۆرۆ، و لەگەڵ کۆرسی سێیەم و دووەم و یەکەم دەگاتە 39840 یۆرۆ کە نزیکەی 4 دەفتەر و نیو دۆلار دەکات. ئێستا دەچینە کۆرسی پێنجەم. بە هەمان شێوەی کۆرسەکانی تر بەشداری دەکەیت و کۆرسی پێنجەم دەکڕی کە بڕی 320 یۆرۆ دەدەیت بۆ کڕینی کۆرسی پێنجەم. لەم کۆرسەدا لە 4 کەسی یەکەم کە ڕاستەوخۆ تۆ ئەوانت هێناوە هەر یەکێ 106 یۆرۆ قازانج دەکەیت، و لە 16 کەسەکەش هەر یەکێ 80 یۆرۆ قازانج دەکەیت، و لە 64 کەسەکەش هەر یەکێ 40 یۆرۆ قازانج دەکەیت، و لە 256 کەسەکەش هەر یەکێ 20 یۆرۆ قازانج دەکەیت، و لە 1024 کەسەکەش هەر یەکێ 10 یۆرۆ قازانج دەکەیت، و لە 4096 کەسەکەش هەر یەکێ 10 یۆرۆ قازانج دەکەیت. هەروەکو گوتمان ئەو 4096 کەسەش وەکو ئەوانی تر چکە ئەوانیش پێویستیان بۆیە کار بکەن و قازانج بکەن هەڵدەستن بە هێنانی 4 کەس، کۆی گشتی ئەوانیش دەبنە 16384 کەس. ئێستا کۆی گشتی داهات و قازانجی تۆ لە کۆرسی پێنجەم دەگاتە 6800 یۆرۆ،
و لەگەڵ کۆرسەکانی تر دەگاتە 100,640 یۆرۆ کە نزیکەی 11 دەفتەر دۆلار دەکات. یعنی تۆ ئەگەر بێت و هەتا کۆرسی پێنجەم بڕۆی 11 دەفتەر دۆلارت بەدەست هێنایە، ئەوەش پارەیەکی یەکجار زۆرە و زۆر باشە. دوای تەواوبوونی کۆرسی پێنجەم بەشداری دەکەیت لە کۆرسی شەشەم. لەم کۆرسەشدا بە هەمان شێوەی کۆرسەکانی تر قازانج دەکەین. لەم کۆرسەدا بڕی 640 یۆرۆ دەدەیت بۆ کڕینی کۆرسی شەشەم. لەم کۆرسەدا لە 4 کەسی یەکەم کە ڕاستەوخۆ تۆ ئەوانت هێناوە هەریەکێ 320 یۆرۆ قازانج دەکەیت و لە 16 کەسەکەش هەریەکێ 160 یۆرۆ قازانج دەکەیت و لە 64 کەسەکەش هەریەکێ 80 یۆرۆ قازانج دەکەیت و لە 256 کەسەکەش هەریەکێ 40 یۆرۆ قازانج دەکەیت و لە 1024 کەسەکەش هەریەکێ 20 یۆرۆ قازانج دەکەیت و لە 4096 کەسەکەش هەریەکێ 20 یۆرۆ قازانج دەکەیت. هەروەکو گوتمان ئەو 16384 کەسەش وەکو ئەوانی تر هەڵدەستن بە هێنانی 4 کەس و کۆی گشتی ئەوانش دەبنە 65536 کەس. ئێستا کۆی گشتی داهات و قازانجی تۆ لە کۆرسی شەشەم دەگاتە 121600 یۆرۆ، لەگەڵ کۆرسەکانی تر دەگاتە 222240 یۆرۆ کە نزیکەی 24 دەفتەر دۆلار دەکات. کۆرسی حەوتەم بە هەمان شێوەی کۆرسەکانی تر کە لەم کۆرسەدا بەشداری دەکەیت و 1280 یۆرۆ دەدەیت بۆ کڕینی کۆرسی حەوتەم. لەم کۆرسەدا لە 4 کەسی یەکەم کە ڕاستەوخۆ تۆ ئەوانت هێناوە هەریەکێ 640 یۆرۆ قازانج دەکەیت، لە 16 کەسەکە هەریەکێ 320 یۆرۆ قازانج دەکەیت و لە 64 کەسەکەش هەریەکێ 160 یۆرۆ قازانج دەکەیت و لە 256 کەسەکەش هەریەکێ 80 یۆرۆ قازانج دەکەیت و لە 1024 کەسەکەش هەریەکێ 40 یۆرۆ قازانج دەکەیت و لە 4096 کەسەکەش هەریەکێ 40 یۆرۆ قازانج دەکەیت. ئێستا کۆی گشتی داهات و قازانجی تۆ لە کۆرسی حەوتەم دەگاتە 243200 یۆرۆ، لەگەڵ کۆرسەکانی تر دەگاتە 465440 یۆرۆ کە زیاتر لە 50 دەفتەر دۆلار دەکات. ئێستا دێنە کۆرسی هەشتم و کۆرسی کۆتایی. بە هەمان شێوەی کۆرسەکانی تر بەشداری دەکەیت بە بڕی 2506 یۆرۆ. هەروەک لە سەرەتا باسمان کرد تۆ قازانجێکی باشت کردووە، هەر لەو قازانجە پارەکە دەدەیت. تەنها 20 یۆرۆ یەکەم نەبی لە جیرفانە دێتە دەرێ، ئەویش ڕاستەوخۆ لە دوای ئەوەی کە یەک کەس دەهێنی 20 یۆرۆیەکەت بۆ دێتەوە. لەم کۆرسەدا لە 4 کەسی یەکەم کە ڕاستەوخۆ تۆ ئەوانت هێناوە هەریەکێ 500 یۆرۆ قازانج دەکەیت. تەبان ئەوانش قازانج دەکەن بەڵام لە پاش تۆ. لە 16 کەسەکەش هەریەکێ 100 یۆرۆ قازانج دەکەیت، لە 64 کەسەکەش هەریەکێ 100 یۆرۆ قازانج دەکەیت، لە 256 کەسەکەش هەریەکێ 100 یۆرۆ قازانج دەکەیت، لە 1024 کەسەکەش هەریەکێ 100 یۆرۆ قازانج دەکەیت، لە 4096 کەسەکەش هەریەکێ 100 یۆرۆ قازانج دەکەیت. ئێستا کۆی گشتی داهات و قازانجی تۆ لە کۆرسی هەشتەم دەگاتە 547600 یۆرۆ و لەگەڵ کۆرسەکانی تر دەگاتە 1,013,040 یۆرۆ کە زیاتر لە 1 ملیۆن دۆلار دەکات لەگەڵ 1 کیلۆ زێڕی عیار 21. ئەم هەلی تەمەنە لە دەست خۆت مەدە و بەشداری بکە لە کۆمپانیای 20X Pro بۆ ئەوەی بگەی بە خواست و داخوازیەکانت لە داهاتوێکی نزیک.